براو محەممەد کاک لە خەڵکی گوندی گۆبتەفەم لە منداڵیمەوە بڵێن لە تەمەنی 12 ساڵی و ئەوانەوە دەستم کردۆ بە ئیشی بیر هەڵقەندن دەوری 12 ساڵ بیرم هەڵقەندووە دواتر بووم بە پێشمەرگە ساڵی 2004 ساڵی 2004 بووم بە پێشمەرگە ئیتر هەتا 29 دوانزەی 2014 ڕۆژی 29 دوانزەی 2014 لە شەڕی دژ بە تیرۆرستانی داعش لە نەهرەوان بریندار بووم ئێتر کە لەوێ بریندار بووم هاوان لێدام بەشداری شەڕی زۆرم کردو ئێتر کە لەوێ بریندار بووم و گواسترامەوە بۆ خەستەخانەی ژموری کەرکووک ئێتر لەوێش شەوێ لەوێ مامەوە برمیان بۆ سلێمانی ئێتر هەموو لەشم پارچە بوو نەزیف داخلی بووم تقریبان 5 شەوش لە خەستەخانە بووم ئەم هەموو پارچەی لێدام ئیتر 3 پارچە بڵێن لە سنگ مایە هەشت پارچە ئاسن لە قەلمان ماوە چوون بۆ خەستەخانەی فاروق لەوێ ئیتر 50 دقە لەژێر فەحسا بووم وتیان ئەو پارچانەی سنگت دەرناکرێ ئەگەر بێت و بۆ دەرکەن دەبێت فەتح سەدرت بۆ بکەن ئیتر دوای ئەوە گۆز و ئفلی زەبی و هەتا دەبێت لە جێگای بکەوێ ئەوەی ئەژنۆشم هەر عینەن دکتۆر مهانە سەدری وایە گوتی ناتوانین دەریکەن دەبێت ئێسقی بۆ بشێنی ئێشتی بۆ بشکێنین هینە بێ گۆز و ئفلی زەبی من لە منداڵیمەوە لە تەمەنی 7 ساڵی وانە هیوایەتم شمشاڵ و فێقە و زەلە و ئەمانە بوو ئەنجا ئاوازەکان تەمان ئاواز زۆرە هەموو ئاوازێک ئەزانم وەکو پشو خواردنەوە زۆر مەراقم بوو لە ساڵی 89 ئیتر هەموو شەوێ شمشاڵم لێدا دوعامە کردم و دیارڕبی خوای فێری پشو خواردنەوە بووم ئیتر نیوەڵا شەوێکیان لە خەوما بوو ئەوە حرفم پیا کرد و نابڕا وەڵا بەیانیانێکی زوو سەعات 5 لە خەو هەستام حرفم پیا کرد و نەبڕا داکەم گوتی ئەوە چێکە بۆ مێشمانە بێ بەیانە وتم وەڵا تەواو فێری هونەرەکە بووم فێری پشو خواردنەوە برادەرێکم هەبوو شێخ حەسیبی مامڵێسی هەزار ڕەحمەتی خوای لێبێ ئەوە مامۆستان بوو ئەو پێی گوتم ئەوە پەنجەکان هەمووی بەکار بێن و ئاوازەکانی فێر کردم ئەنجا دوای ئەوە حەزم چووە سەر باڵەبانم کڕی جا باڵەبان ئەنواعی هەیە ئیتر هەیەی لە 45,000 هەتا 150,000 ئیتر ئەم باڵەبانە بەڕێز ئەم کاک پشتیوان ماڵی ئاوە بێ چوو لە وڵاتی ئەرمینیا بۆمی هێنا بە هەدەیە خۆشترین سەوتی هەیە دەست و چای خۆش بێ بەڵێ خۆشم ئەزانم خۆشم چاشی لێزانم یعنی هەتاوەکو ئێستا ڕەنگە 20 شمشاڵم دروست کرد بێ یعنی شمشاڵ خۆم چاشی لێزانم بۆ ڕێکەم دەستکە خۆم ئەوە دروست دێکەم ئەمە ماوەیەکیش خەریکی زەرعات و شت بووم ساڵێکیان لای شێخ دلێر زەرعاتم کردبوو ئەوە پێشەوەی کە بڵێن ببم بە پێشمەرگە پێم وابێت لە دەوری 2001 و 2002 ئەوانەیە بوو لە شێخ دلێر زەرعاتم کردبوو وەڵا ئیتر منش مەراقم شووە سەر لاساییکردنەوەی کۆترە گاپەلە و کۆترە بیبیست و کۆترە باریکە و ئەمانە جا ئەمەشیان لاساییکردنەوەی کۆترە بیبیستووە ئەمەشان لاساییکردنەوەی کۆترە باریکەیە